ئەوە ماستی مەڕەکەڕەیە، ئەوەش ماستی مەڕەکۆریە. جا ئەو دوو ماستە لە هەولێر زۆر خواستی لەسەر و خەڵکیش زۆر حەز بە خواردنی دەکەن. ئێستا لە فستیڤالێکم لە پەیمانگای تەکنیکی کارجێڕی قوتابیان ئەو ماستیان نمایش کردووە. دەمێت قسەیان لەگەڵ بکەم بزانم ئەو ماستانە بۆ خواستی لەسەر بۆ ئەو ناوانەشی لێدراوە. جا هێچێک لە قوتابیەکان لێرە ئەگە بفەرمیت ئێرە سپاس دەکەم پێم بڵێم ماستی مەڕەکۆرەی لەگە ماستی مەڕەکەڕەی ئەو ناوانە چۆن دروست بووە؟ سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەیە زۆر بەخێر بێن سەرچاوم بۆ فستیڤاڵی قوتابیان پەیمانگای تەکنیکی هەولێر. بەڕاستی ئەو دوو ناوێ ماستی مەڕەکۆرە و ماستی ئەوەیە کەڕە ئەوە لە باو باپیرانەوە قسەیە مایتەوە، لە باو باپیرانەوە مایتەوە قسەیە ئەزە تاکید ئەوەی بەس قەزەی ماستی منتقەی سەرەوەی منتقەی لای دەشتی هەولێرێ دائما ماستی دەشتی هەولێرێ بەناوبانگ بووە. لۆ بە حکمیەوەی منتقەکەی دەشتاییە، جیاوگۆری زۆرە، مەڕداری زۆرە. منتقەی سەرێ چیایە و ئەوە مەڕیان زۆر نییە، زیاتر بزنە. مەڕ لە منتقەی سەرێ زۆر ئەوە یعنی ئەوەی نییە، لە دەشتای زیاتر مەڕ ئەوەی هەیە. قەزێ ماستی مەڕیش بەخۆی چەند ئەوە چی هەیە، ماستی مەڕی چەندی بکورێ زیاتر پەید دەبێ، عریزی دەبی، سەرتوی زیاتر دەبی. ئەوزە بەخۆی قەزەی ئەو ماستە هەیە حەسەب دەگەڕێتەوە سە ئەو کابانێک کە ماستەکەی هەوێن دەکات. جیاوازی هەیە گەر نەفەرێک لێ نەزانی ماستی دروستکە لەگە نەفەرێک شارەزایەبی؟ ئەی تەبعاً ماستێک کابان هەیە دەست و دەزانتن لێزانایە ئەو ماستەی ئەو شیرەی چەندی بکورێنی هەوێنی زیاتر دەبی و سەرتوی زیاتر دەبی. هی ئێستا ناکورێنن زۆر، ئەها دەبینی سەرتوی سپیە، ئەوە یان زۆری نەکوراندیان هەیە سەرتوەکەی لەسەر دەگری. باشە قسەکەی زۆر دەکرێت دەڵێنەوە ماسەمان کڕی تام سۆی لێ دێ، ئەو قسەی چییە؟ ئەوە چەندی بکورێنی تام سۆی لێ دێ خۆشترە. هەیە یعنی هەیە حەزی لە ماستەکە ماستی مەڕێ بەخۆی بەوەی بەناوبانگە تام سۆی بێ. ئێستا قسەیەک بڵاو بوویتەوە دەڵێن کاکە شیشی سۆرکراوە دەکەن ناو ماستەکەی ناو شیرەکەی نەوەی بۆنی بێتن، ئەو فرتوێڵەش پەیدا بووە؟ بالفعل شەش هەیە، ئەوە هەیە یعنی مەسەڵەن لە خوای ناترسێ بەڕاستی غەش دێختە ناو ئیشەکەی. ئەگەنا ماستی مەڕێ چەندی بکورێنی هەیە تام سۆی لێ دێت، کە تام سۆی لێ هات ماستی مەڕیش لە بۆ ماستاوی زۆر خۆشە، لە بۆ ماستاوی دەرەجەیەکە چەوریشە، چەورە چەندی بکورێن ئەوەتر دەبی. بەڵام هەیە ئەو شیشی دێختە ناویان هەیە مەسەڵەن نەوعا ئەوە کتێ تاتە تام سۆی لێبێ لە بۆی ڕەواز زیاتر بیتن. ئەم ئەگەر بەخۆی ئەگەر ئەوەی نێختە ناوێ شیش یان مەسەن دەرمانەکەیە بەخۆی بکورێنیتن ئەمان تام سۆی لێ دێ، بەڵام لۆ ئەوەی دەکا کەم دەکورێنتن ئەو تام سۆی بدات.